ئەمڕۆ دائیرەی دەروش و مریدانی تاریقەتی قادری وولانی لەسەر فەرمانی باوکی ڕۆحیمان جەنابی شێخ وریا شێخ سەعید بەرزنجی ڕابەری تاریقەتی قادری وولانی هاتیم بۆ زیارەتی شێخ نورەدینی بریفکان خۆینەوەی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێتن هەروەها هێوارش یعنی جەنابی شێخ لێرانە خواردنیان دروست کردەوە بۆ 1200 کەس ئەو کەسە هاتە لێرانە لێرە خزمەتیان دەکەین. بۆچی سەردانی مەرقەدی شێخ نورەدینی بریفکانیتان کردووە؟ ئایا ئەو کەسایەتیە چێ ئەگەر بۆ بینەران بیناسێنی؟ شێخ نورەدینی بریفکان ئەولایەتی گەورەیە کە هاتوین بۆ زیارەتی شێخ نورەدینی بریفکان وەک شەحنێکی ئیمانیە کە دەینە زیارەتی شێخ نورەدینی بریفکان فاتحەی دەخوێنین و زیارەتی دەکەین و لێرە لە خزمەت جەنابی شێخ هاتوین بۆیە. ساڵانە دێن؟ بەڵێ هەموو ساڵانە ساڵانە کە دائیرەی دەروش و مریدانی تاریقەتی قادری و لەسەر فەرمانی جەنابی شێخ کە پێشچەند دەرکەوتین بۆ گوندەکان کە ئەمڕۆ هاتین بۆ زیارەتی شێخ نورەدینی بریفکان.